بەڵێ ڕەنج من ساڵێکێک لە خوێندنگەکانی شاری ڕانیم دیارە ئەوەی کە دەیبینم خوێندکارانێم خوێندنگەیە خوێندکارانی قۆناغەکانی بنەڕەتی ئەم خوێندنگەی فام لە بەرەبەیانەوە لە سەعاتە شونیەوە تا دەستیان بە چالاکیەکانیان کردو بۆ ڕۆژی جلی کوردی دیارەوەی کە دەیبینم خوێندکارانن بە جلوبەرجی کوردیەوە هاتوون بۆ خوێندنگەکەیان و چالاشی گۆرانی و هەڵپەرچێ ئەنجام دەدەن لە خوێندنگەکەیاندا چالاکیەکانیان بردەوە من دەیانەوێ ئەم خوێندنگەیە بەم مەراسیمانە بەم بۆنەیەوە لای خوێندکارانی خوێندنگەکەیان کللتوری کوردی ڕەسەنایەتی کوردی زیاتر بپارێزە من مامۆستا هاوکار بەڕێوەبەری ئەم خوێندنگەیە لەگەڵدا مامۆستا پەیامی ئێوە لە ڕۆژی جلی کوردیدا چێوە چالاکیەکانیەوە ئەمڕۆتین خێربێن سەرچاوان ئێمە وەکو قوتابخانەی فام لە ڕانیە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جلی کوردیەوە تەواوی خوێندکارانە و مامۆستایان جلوبەرجی کوردیان پۆشتیەوە چەند چالاکیەکمانەیە کە چالاکیەکان گۆرانی هەروەها هەڵپەرچەی کوردەواری لە خۆ دەگرێت تەواوی خوێندکارانی جلوبەرجی کوردیان پۆشیوە خۆشحاڵی بە ئادەبوونتان بەخێربێن سەرچاوان بەخێربێن جارێکی دیکە سوپاسان دەگەین ئێمە لەم ڕۆژەدا خوێندکاران دووپاتی دەگەنەوە کە جلوبەرجی کوردی وەکو توراسێکی کوردەواری بەشێکی گرنگە لە کەلەپوری کوردەواریدا و بۆیە خوێندکاران بە زۆر خۆشەوە لەم ڕۆژەدا بەشدارن و مامۆستاکانیش هەماهەنگیانن چەندان چالاکی و گۆرانی و هەڵپەرچێ و کەوەک دەبینن پێشکەش دەکرێت و خوێندکاران بە زۆرشەوە بەشداری دەکەن تا چەند گرنگە لە خوێندنگەکاندا ڕەسەنایەتی کوردی بەم شێوازە بە خوێندکاران بناسنە بە تا بدە خوێندکارانێک کە تازە دێنە قۆناغە سەرەتایەکانی خوێندنەوە گرنگی ئەم جۆرە فیستیڤاڵانە لەوەدایە کە خوێندکاران ئاشنا دەبن بەوەی کە کورد وەکو تەواوی نەتەوەکانی دیکە پۆشاکی تایبەتی هەیەکان پۆشاکە تایبەتمەندی خۆی هەیە ئەمە دەبێتە بارگراوندێک لە نستی ئەم خوێندکاراندا کە بۆ ئایندە جلوبەرجی کوردی بەشێک بێ لە شانازیان بەشێک بێ لە ڕەزامەندیان بۆیە گرنگترە ئەم ڕۆژە هەموو ساڵێک خوێندنگاکان یادی بکەنەوە هەروەها بۆی بەشێکە لە پەروەردەکردنی کەلتوری بەشێکە لە پەروەردەکردنی فەرهەنگی بۆ خوێندکارەکان چالاکیەکانیەوە تاقی بەردەوام دەبن و بە دیاری کراویش چالاکیەکانتان چی دەبن ئەمڕۆ ئێمە چالاکیەکان ئەمڕۆ تا هەژێر 12 بەردەوام دەبن بریتێ لە گۆرانی کوردی هەڵپەرچێ هەروەها چەندان گۆرانی کۆرس کە لەلایەن خوێندکارانەوە ئامادەکراوە دوای ئەوەش خوێندنگە ئامادەیەکەشمان بە هەمان زۆر چەند چالاکی پێشکەش دەکات کە بریتێ لە گۆرانی سرودی ڕەقیب و هەروەها گۆرانی زمانی کوردی و چەند چالاکیە کە شاوی و هەڵپەرچەی کوردەواری لە خۆ دەگرێت خوێندکاران بەسەر پەرشتی مامۆستایانی هونەر و مۆسیقا ئامادەیان کردووە دەستخۆش مامۆستاکار سپاس کە لەگەڵم بوویت ڕەنج ئەوەی کە جۆبیستی بووە وتەی بەڕێوەبەری ئەم خوێندنگا بوو هەم چالاکیەکانیشان بەردەوام من تاوەکو ئێستا ینی ئەمە ژمارەیەک لە خوێندکارانی ئەم خوێندنگەیان کە بە هەڵپەرچەی کوردەواری بەشداریان لەم چالاکیەدا دەکەن لەم ڕۆدا و لەم خوێندنگەیە چەند چالاکیێکی تریش بەڕێوە دەچێت کە ئەمە یەکێکە لە چالاکیەکان وەکو پێم گوتیت ئەمە یەکە لە چالاکیەکانی ئەم خوێندکارانەی خوێندنگەیە کە بە هەڵپەرچەی کوردەواری هەڵپەرچەیەکی جوان بەشداریان لەم چالاکیەدا لەم ڕۆژەدا کردووە دواتر چەند چالاکیێکی تر لەم خوێندنگەیە بەڕێوە دەچێت جگە لەمە هەم لە ڕانیە هەم لە قەڵازی ئەمڕۆ کۆمەڵێک چالاکیتر بەهۆی بەبوونەی ڕۆژی جلوبەرجی کوردیەوە بەڕێوە دەچێت کە چالاکی کلتوری و کوردەواریە بە تایبەتی لە بەشێک لە خوێندنگەکان و پەیمانگەکانی سنووری قەزای ڕانی و سنووری قەزا پژەر کە ئەمە یەکەم چالاکی ئەمڕۆ ئێمە هاتوین بۆ ئەوەی کە بۆیان بگوازنەوە دواتر لە شاری قەڵازە پەیمانگەی کۆمپیوتەری قەڵازە کۆمەڵێک چالاکی کوردەواری و ڕەسەنایەتی لەلایەن خوێندکارانی پەیمانگاکەوە ئەنجام دەدرێت.